پارێ بدە بەچیلۆ نمایە تەماتە ئێستا چلۆ 80 دینار 70 دینار بووتە سەلەی گۆتران ئێستا گۆترەی تەماتەی لاو لێرەکەم ئێستا و تەماتە 42 سندوقم لێکڕێ بە 42,000 ساڵی 1000 دیناری کابرای فەلاح ئەو سە لە تورکیای بەخۆی لە من کڕێ بە 625 دیناری ئێستا کە پارەی ناکە تەماتە لەبەرەوەی لەولا دێتە ژۆری تەماتە ئێرانی هەیە لە ناو بوومرجی چلۆ بە 150 دیناری هەمووی وشی پێوەیە لە چێ هاتیان لە ناو بەڕادی بووە ئەوەی نازانم بەس ئێستا کە ئەو تەماتەیە پارەی ناکە دەبایە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا بەڕادێکی گەورەیە باێ یان تەسویقەش تەماتەیە باێ وەری بگرت تا باە تا ئێستا کە وەرناگیرێ تەماتە لە باندێ پارەی ناکە سەل لە گرانە تەماتەکەش نافرۆشێت دەرناچی لۆی زێکی ئێستا مەمنوع عەل و عێراق بڕوە ئەو ڕۆژی چتێک پارەی دەکا زۆر دەبی لە بازار لە باندێ دەمێنێتەوە ئێستا بە 100 دیناریش کەس ناکڕی ئەو سەل لە تەماتەیە لۆ کابرای فەلاح هیچ ناگرتەوە چەند کیلۆیە و بە چەندی ئەو سەلەیە ئەو تورکیانە تا 20 کیلۆ تێدایە بە 1000 دیناریە ئەو ڕۆکە سەلەکە کڕێ بە 625 دیناری 475 دیناری لۆ دەمێنێتەوە هەر سندوقێک تەماتە تقریبا 100 دینار 150 دینار عەمباریەکەتی لە مەعالی مەعادەی کرێ و لێکردنەوە و چیمیا و چاندنی تەماتێکە هەیە لە بازارەکەی بگەڕێ بزانە خوا دەزانی هیچ هەیە بەکەی ڕاوەستایە ئێرانی هەیە ئەنوای هەیە ئێرانی هەیەەوە دوونێ دەیانفرۆش لە ناو مەعالی هەتی کونی هەتێکە ناکۆ بازاڕوالی هەتا پێش ئێستا کچێک پارەی دەکرد شەوێ دوو لۆری تەماتەی عێراقی داهات ساری تەماتەی ئەو لێرە تێک دەچوو لە جنوب و بەخاوانە شۆ تەماتێت ئێستا گاوە سێ چار ڕۆژەنە یاگەنە پێش ئێستا هەرداهات داخل دەبووە ئەو تەماتاگە تووشی بیچلێ بە 1000 دیناریە بەس تەماتەی خۆمانە پارەی ناکە پارەی ناکەوە ئێستاکە بەرنامەک نییە لێکوانە برین لە خەرچی وەگرن لۆ معاملاوی تەماتەی لۆ تەسویقی لۆ هەگرتنێ لە بەڕادەکان هیچ ناکرێ دەبایە حکومەت خەمخۆری ئەو فەلاحانە بی ئێستاکە یا هاوکاریان بکە لە چیمیای لە تۆ تەماتەی لە سندوقی ئەوە تەماتەی خۆمانەیە ئەوە تەماتەی معاملاوی تەماتەیە وەرە با پێت نیشان بدەم ئەبێ یان نابێت تۆم پێ بڵێ ئەگە وەزیری کشتوکاڵ دوو ڕۆژات تەگومرجیشی کردبی ئەوە تەماتەی زابیە ئەوە زابیە تەماتەکە تایبەتە بە تەماتەی ئاوی تەماتەی تایبەت ئەوە هەموو دنیا دەزانین تەماتەی کوردی لۆ ئاوی تەماتە و لۆ مەرەگەی باشترین تەماتەیە